بەڕێز دکتۆر دەیڤد لێرۆش بەڕێزیان توێژەری باڵا لە دامەزراوەی بەرگری نیشتیمانی لە واشنگتن دیسی. دکتۆر بەخێر بێ، خۆشحاڵم بەخێراتی بۆ کوردستان. شەرەفمەندم، زۆر سپاس. بەر لەوەی بچمە ناو گفتوگۆکە لەگەڵت سەبارەت بەم کۆڕبەندی مێپس، من و تۆ گوێمان لە میوزیکێکی هونەری میلی کوردی بوو، تۆ زۆر کەیف خۆش بووی پێی، جۆرێک لە دانسە کردکە لەگەڵ من دانیشت بووی. چه هەستێکی بۆ دروستکردی ئەو میوزیکە؟ خۆش بوو بەلاتەوە؟ بەڵێ من لە لۆس ئەنجلۆس بووم، چەندین کەسی کورد لەوێن، لەوە کۆمەڵگەیەکی کوردی زۆر هەیە لەوێ و چەندین موسیقای کوردی لەوێ گوێم لێ بووە و هەروەها هەموو ئەو دامەزراوەی مۆسیقایانەی لەوێن زۆربەیان با بڵێن دامەزراوەی کوردین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستن و ئەوەی کە من گوێم لێ بوو زۆر ناوازە بوو بەڕاستی. زۆر سپاس. بابێنە سەر کۆڕبەندەکە، کەش و هەوای کۆڕبەندەکە، کاتی کۆڕبەندەکە. حەزەکەم خوێندنەوەت بزانم بەشدار بوو، یەکێک بووی لە میوانە ئازیزەکان لەو کۆڕبەندەدا. تێبینی چیت کرد؟ ئەمەوێ پێم بڵێ چ گرنگێکی هەیە بەلای تۆ ئەم کۆڕبەندە لەم کات و دۆخە هەستیاری ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ بەڵێ پرسیارێکی ناوازەیە. سەرەتا من ئەترسم بڵێم سەبارەت بە پەرەسەندنی کورد کە لە بەرچاو نەگیرێت. بەڕاستی خەڵکی کە لێرە قسە دەکەن ینی بۆچوونێکی زۆر گونجاویان هەیە سەبارەت بە ناوچەکە و سەرکردە و کەسان و ئەکادمی جیاواز هاتوون لە ئەمریکاوە لە ئێران و لە ناوچەکانی دیکە و لە چین بۆچوونی جیاوازیان هەیە. بەڵام بەنسبەت منەوە لێرە چەندین کەسی جیاوازم بینی، چەندین بیر و بۆچوونی جیاواز گوێم لێ بوو. ئەمە زۆر گرنگە کە لێرە کۆ دەبینەوە بۆ ئەوەی هەمووان بۆچوونی خۆیان بخەنە ڕوو. ئەم جیاوازیە دەتوانین هیچی لێ بەرهەم بێنین، چونکە ئێمە دەمانەوێت دەست بخەینە سەر برینەکان، دەست بخەینە سەر خاڵەکان، ئەوانەی کە ئێستا ئاڵنگاریان تووشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردو. ئەم جیاوازیانە، کۆکردنەوەی ئەم جیاوازانە دەتوانێت ئەم کێشانە بخاتە ڕوو چارەسەرەکانیشیان بۆ بدۆزێتەوە تا بگەنە خاڵێکی هاوبەش. بەڵێ ئەمە کاتی دەوێت، پێویستە کار بکرێت بۆ ئەوەی کە هەموو بۆچوونەکان یەک بخەیت. لێرە ناسەقامگیری هەیە، بەڵام ئەگەوەی سەرنجت لەسەرتە لەسەری بێت ئەوەی گرنگە زیاتر هەوڵی بۆ بدەیت. پێویستە کێشەکان بدۆزیتەوە، بزانی سەرچاوی کێشەکان چییە. چەندین ناکۆکی هەیە لە ناوچەکە و پێویستە ڕێنمایی سیاسی و کەسانی بەرپرس بۆچوونی خۆیان هەبێت چیکردنەوە بکەن سەبارەت بە کێشەکان، بزانن ڕەگی ئەم کێشانە چییە بۆ ئەوەی ڕاوێژێکی گونجاو بدەن، بۆ ئەوەی چارەسەرێکی زۆر گونجاو بدۆزنەوە بۆ کێشەکان. و پێویستە لە سەدانەوەتی تێگەیشتنە پرسیارەکە کە دەڵێم ئێمە وەکو هەرێمی کوردستان ئەم کۆڕبەندەمان ڕێکخستووە، ساڵانەش ئەم کۆڕبەندە دووبارە دەکەینەوە. بەڵێ من زۆر دڵخۆشم بەوەی لێرەم. ئەمە ساتێکی زۆر گرنگە بۆ ئەوەی خەڵکانی جیاواز لە بۆچوونی جیاواز لە شوێنی جیاوازەوە بهێنیت ڕاو بۆچوونی خۆیان لەسەر کێشەکان بخەنە ڕوو. بە تەواوی زۆربەی وڵاتان لێرە تا ڕادەیەک لەسەر پرسەکان ڕاو بۆچوونیان جیاوازە. ئەگەر تۆ بەهەڵا لە کێشەکە تێ بگەیت، بەهەڵەش چارەسەری دەکەیت. پێویستە زۆر باش، زۆر گونجاو لە کێشەکە تێ بگەیت بۆ ئەوەی چارەسەرێکی گونجاو بخەیتە ڕوو. و پێویستە بۆچوونی جیاواز هەبێت، بێچوونی جیاواز بخرێتە ڕوو. ئەمریکا هەوڵ دەدات بۆ ئەمڕۆ هەوڵ بدات. ئێوە بەرپرسیارەتیتان هەبووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ماوەکانی ڕابردوودا، بەرپرسیارەتی باشیشتان هەبووە، لە ئاستی باڵادا بووە. بۆچی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناتوانێت ئاشتێکی تا سەر هەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ دەمەوێت بپرسم ئەو پارادۆکسانە چییە کە ڕێگە نادات ئەو ئاشتیە تاسەرە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەرقەرار بێت؟ پرسیارێکی باشە.
کاتێککە باسی ئاشتی دەکەن لە ڕۆژهڵاتی ناوەڕاست سێ چوار ئاڵۆزی و گرژی هەیە یەکەمیان ئەوەیە پرسی ئیسرائیل و فەڵەستینە پێم وا بێت زۆر کەس دەزانن کە کێشەکە لەسەر چییە و چەندین دۆخ و مرج هەن کە پێویستە دەسەبەر بکرێن بۆ ئەوەی بگەینە ئاشتیەکی درێژخایەن و پێویستە ئەم کێشانە چارەسەر بگرێت تاوەکو ئێستا کێشەکان و ڕێکەوتنێک لە نێوان ئیسرائیل و فەڵەستینەکان نیە دووەمیشانەوەیە ئێران دەیەوێت هەژمونی خۆی لە ناوچەکە بسەپێنێت ئەمە بۆتە هۆی ئەوەی کە کێشەکان زیاتر بن و ئەو دیدگایی کە ئێران هەیەی جیاوازە لە زۆربەی وڵاتانی دیکە لە ناوچەکە سەبارەت بە ئاشتی و دەیانەوێت هەژمونی خۆیان بسەپێن و هەموو شتێک بە دڵی خۆیان بێت بۆ نمونە چین هاتووەتە باشووری وڵاتەکە و ڕۆژهڵاتی وڵاتەکە دەیەوێت هەژمونی خۆی بسەپێنێت و ئێرانیش هاتووەتە کەندا و ڕۆژهڵاتی ناوەڕاست دەیەوێت هەژمونی خۆی لە ناوچەکە بسەپێنێت ئەمە ئاڵنگاریەکە ئەمە کێشەیەکی جیهانیە و پێویستە کێشەکان چارەسەر بکرێت و لە کێشەکان تێبگەین کێشەی دووەم ئەوەیە تا ڕادەیەک ئاسانترە لە کێشەی یەکەم چارەسەر دەکرێت ئەو ئاڵنگاریەش ئەوەیە چەندین کۆمەڵگەی دایسپۆرا لە عێراق و هەروەها دانیشتوانی سونی و ناوچەکانی دیکە لەلایەن با بڵێن عێراقەوە تا ڕادەیەک وەک هاوڵاتی عێراقی ناناسێنرن و هەروەها تورکیا و سووریا و عێراق تا ڕادەیەک دایسپۆرایان تێدایە تورکمان ئەرمینی و هەموو ئەمانە کێشەن پێویستە چارەسەر بکرێن باش لەناو ئەم هەموو کێشەیەدا ئەکرێ بپرسین ڕۆڵی ئیداری نوێی ئەمریکا چی دەبێت دۆناڵد ترامپ سیاسەتی دۆناڵد ترامپ بەرامبەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست چی دەبێت بەڵێ زۆربەی کەس کە لە زانکۆکان سەبارەت بە سیاست کار دەکەن پێیان وایە ترامپ ئیدارەی ترامپ کارەساتە بەڵام من بۆ چونێکی جیاوازم هەیە پێویستە ئەمە دەرفەتێکی بێهاوتایە بێوێنەیە دەبێت بقۆزرێتەوە زۆرێک لە سکۆلەر و توێژەرەکان لە ئەمریکا و لە ئیسرائیلیش ناتوانن بگەنە ڕێککەوتنێک پێیان وایە ئێران ئیسرائیل و ئەمریکا ناتوانن بگەنە ڕێککەوتنێک بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکرێت وە بەڵام من پێم وایە ئەم دژیەکیە ئەم دژیەکە لە بۆ چووندا دەتوانرێت چارەسەر بکرێت کاتێک ترامپ دێتەوە کۆشکی سپی و ترامپ دەیەوێت دەستکەوتی هەبێت دەستکەوتێکی مێژووی هەبێت بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکات بۆ من پێم وایە ئەو زۆر جددیە زۆر ڕژدە لەسەر کارەکانی لەسەر ئەو بەڵێنانەی داونیتی و پێم وابێت تواناشی هەیە توانای هەیە بۆ ئەوەی بتوانێت ڕێکەوتنێک بکات لەگەڵ ئەو لایەنانە تاوەکو کێشەکان چارەسەر بکات و لە دوای جەنگی ساردیشەوە تاوەکو ئێستا چەند ڕێکەوتنێک کراون هەوڵە دەم کە ئەمە کەمە دواپرسیار لەبەرەوەی کاتی زیاتر بدەمەوە بە هاوکارانم بەڵام بەلامەوە گرنگە بزانم ئەمریکا سیاسەتی نوێی ئەمریکا و دۆناڵد ترامپ چۆن مامەڵە لەگەڵ ئەو کارکتەرە نادەوڵەتیانەدا دەکات کە بەرژەوەندی هاوبەشیان پێکەوە هەیە بۆ نمونە گەرباسی هەرێمی کوردستانم بۆ بکەیت ناوازەیە کاتێک ئەمریکا دەڵێت هەرێمی نادەوڵەتی دینە سەر حیزبوڵڵا و گروپە چەکدارەکان ئێمە نامانەوێت کورد تێوەگلێت لەو گروپە چەکدارانە و لەو گروپانەی کە نیشانەی پرسیاریان لەسەر و تا ڕادەیەک دژی سیاسەتەکانی ئەمریکان پێم وابێت سیاسەتی ئەمریکا دەربارەی کورد هەمان سیاسەتێکی باشی ڕابردووە سیاسەتەکە نەگۆڕاوە من پێم وایە کورد لە عێراق ئۆتۆنۆمیان هەیە بەڵام سربەخۆ نین و بەرەو پێشچوونێکی زۆر باش هەبووە لە هەرێمی کوردستان بەڵام لە تورکیا تا ڕادەیەک ئەو بەرەو پێشچوونە نەبووە
و پێی بە هەمان شێوە لە سووریا تا ڕادەیەک بۆ شێوەیە نەبووە وەک هەرێمی کوردستان و لە ئێرانیش بەلوچەکان هەیە، کورد هەیە، ئەرمینیەکان هەن، ئەوانیش بەو شێوەی هەرێمی کوردستان ئۆتۆنۆمیە نەبووە. بەڵام من پێم وانە بەردۆخەکە لە هەرێمی کوردستان بگۆڕێت. چیت هەیە بۆ ئێمە لە هەرێمی کوردستان وەکو ئەم بەشەی کوردستان؟ من پێ دەڵێم ئەمە نمونەیەکە. کورد لە دیدگای ئێمەوە نەتەوەیەکن با بڵێن دۆستایەتیان لەگەڵ ئەمریکا هەیە، ئەمریکاش بە هەمان شێوە دۆستایەتی و نزیکی هەیە لەگەڵ هەرێمی کوردستان. من پێم وایە ئەم ڕێکخستن و ئیدارەدانی ئەم پەیوەندیە باشە زۆر گرنگە بۆ ئەوەی ئەو دەرگایە بکرێتەوە بەڕوو ڕۆژ ئاوادا تاوەکو خزمەتی کورد بکرێت و پێکەوە هەماهنگ من لەگەڵ ڕۆژ ئاوا و ئەمریکا. دکتۆر زۆر سپاس.